كممكن نية أم إسلاما ببير ريبازي جهاد بميني وهنگاويكيش بچێتە پێش چونکە شتێکی ناممکنە ئەگەر وانە بواە خوای گەورە باسی منافقی نەئەکرد لە سوورەی تەوبەیە بفەرمێ وەلەو ئەرادوا الخروج لأعدوا ئەگەر بیان ویستایە شۆڕش بکەن خۆیان بۆ ئامادە ئەکرد یعنی سێشتە ئیرادە جیهادکردن ئیعداد ئەوێ جیهاد بکە خۆی بۆ ئامادەکە وەکو نەفسی ناحی نەفسی خۆی ناحی شەرعی هەروەها ئیستعدادی دەست و پل ئیستعدادی لەشی بە بەکارهێنان و فێربوونی چەک خەڵک ئێستا ژنان لە ئیسرائیل ئێستا زانن دەبابە لێخڕ ژنی ئێمەش ئەگەر TNTێکی لەلاوە دانێ وەزانە حەڵوای ترشاوە لەبەرەوە ضروریە چی تەسیرێکە ئەگەر ژنێکی ئیسرائیلی کە ئەزانێت دەبابە لێخڕێ سیلاح بەکاربێنێ ئافرەتێکی مسلمان بۆ بێ لە کلاشینکۆڤێ بترسێ لەو گۆشەیەدانراوەڵێ ئەمان نەتەقێ لە کاتێکا شتێکی ئەوەندە مهمیش نییە یعنی ئافرەتێک وەختی شەڕ لە کونەمەترێزێکەوە لە پەنجەرەیەکەوە کە فیشەکە تەقێنێ مقابلەکەی گەر ڕۆستەمی زاڵیش بێت چوزانێ ئەوەی کە فیشەکە تەقێنە ژنە لەوێ ئازایە ئازانیە ئەو چاوی لێ فیشەکێک بەرەو ڕووی دێ هەلع و ترسێک لە ترسی فیشەکەکان لە دڵ و دەروونیا دروستە بێت یان ئافرەتێکی مسلمان کە بزانە قومبەلەیەک بەکاربێنێ نارنجۆژێکی دەستی ڕومانەیەکی دەستی یعنی چی ئەگەر گرتوێتی بەدەستی بزانێ ئاڵقەکەی دەربێنە بیشی خاتەوە جێی خۆی بزانێت کە دەری هێناوە شتوانێ ئاو قسەش بکاو بە دەستی شێ و بە پەنجەکانیشی ئاوا لێ بکە بەس یەکەمی ئەخیری بەرەڵانە یعنی لە کاتێکە ئەو فێر ببێ بەوەی وردە وردە بەکاری بێنە بتوانێت یعنی ئەمە چه ئازایەت ئەمە چی ئەبێت چ ڕۆستەمێتیەک بێت چه علم و فەنێک بێت کە بزانێ ئاڵقەکەی ڕاکێشێ و فڕێداتە ئەو دیوارەکەوە هیچ شتێکی ئەوەندە قورس نییە لەبەرەوە بەڕاستی ئیعداد فەرزە لەسەر مسلمان ژن و پیاویان فەرزە لەسەریان وەکو دەستنوێژ بۆ نوێژ چۆن جیهاد چۆن نوێژ ئێستا نوێژی عیشامان کردووە دوای چەند سەعاتێکی کە ئێمە نوێژی بەیانی لەسەرمان فەرزە بێ فەجر کەوا بۆ بێت دەستنوێژ فێر ببین دەستنوێژیش هەڵگرین بۆ ئەو کاتە ئێستا خەوین و پێش نوێژ دوای خەبەرمانە بێتەوە لە پارشێ و دەستنوێژە شوێن بۆ نوێژەکە کەوا بوو دەستنوێژ مقدمەی نوێژە خۆ ئامادەکردن و تەدریب لەسەر سیلاح مقدمەی ئەو جیهادەیە کە هەر لەسەرمان فەرزە بێ هەروەکو کە لە هەموو مەزهەبەکانە باسییان کرد ئەمجا بەڕاستی لە ڕووی شەڕیشەوە من ئەوەندەی بۆم دەرکەوتووە لەم قورئانە پیرۆزەیە خوای پەروەردگار کە باسی شەڕەکە ئینسان بەس ئەوەندەی لەسرە ئەوەی خوا ئەمری پێکردو بیکە واعدوا لهم ما استطعتم من قوة ئەوەندەی ئەتوانن قوة ئامادە بکەن قوة نەکیرەیە بەڵام پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەسەر منبەر وەکو لە حەدیثی صحیحی مسلمە هاتووە لە عوقبەی کوڕی عامرەوە ئەجێڕێتەوە فەرمێ جۆم لێبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر منبەر فەرمووی ئەلا ئین القوة الرمی ألا إن القوة الرمي ألا إن القوة الرمي يعني واعدوا لهم ما استطعتم من قوة يعني واعدوا لهم ما استطعتم من رمي إمامي صنعانيش لكتابي سبل السلامة فرمي أجر كاتي خوي تير وشير ورمو كم زمانه أم سلاح آليانية يعني زور عيب إنسان نزانه لو عمرشا لكردواريشا خاصة لكم ملقي كردواري نزانه دمان شيء بكاربين يا كلاشين كوفي بكاربين لو براسي هر خوي وكو بياو نقصانية گەورەی ئینسان نەزانێ بەکاری بێن چ جایەوەی وەکو مسلمان کە فەرزە لەسەریشی فێر ببێ